پێش قەیران و لە کۆتاییەکانی مانگ و لە پێشوازی هاتنی ساڵی نوێدا پەیتا مامۆستا و موچەخۆران بازاڕەکانی مۆبیلیات و فرۆشگایەکانی تایبەت بە جوانکاریەکانی ناوماڵیان قەرەباڵغتر دەکرد چونکە ئەو کات خەمینان و برسێتی نەبوو، بەڵام ئێستا پێچەوانەیە هەم مۆبیلیاتەکان چۆڵن و هەمیش مامۆستایان و موچەخۆران لەسەر شەقامەکان و داوایی نان دەکەن. خاوەن مەعرەزێک لە ڕۆژێکدا 12 عەقدی فرۆشتنی سارەی کردووە، هەر 12 مامۆستا بۆ سارەکەی خۆر کردوتەوە. زۆر مامۆستا هەبوو سارێکی باش بۆ سارەکەی خۆر کردوتەوە دەی بوو بچوک دوای ولیاتۆ سارەکەشی بەردەست نەماوە، هیچ پارێکی بەردەست نەما. مامۆستا قەرزداری مارکێت بێ، مامۆستا قەرزداری دوکاندارەکان بێ، مامۆستا قەرزداری کرێخانوو بێ. ئەو کاتێک خەڵک وڵات ساڵ هەبوو جار هەبوو مە دەچون شتمان لە ماڵان دەکڕی شتەکە هەر نوێ بوو، یعنی بڕوا بکە زەمینم قبول نەدەکرد بۆ سعادێکە ئەو دەگوت لێی بکڕم. بەس ئێستا بە پێچەوانەوە ئێستا خەڵک یعنی شتی دەفرۆشی خەڵک شتی ناکڕێت، هەمووش دەگەڕێتەوە سەر ئەو قەیرانەیە ئەو نەبوونی ئینسانی وایە احتیاج بە 10,000 دیناریە، ئینسانی وایە لەوانەیە 10,000 لە ماڵەدا نەبێ. ساڵی وا هەبوو 1,000 ماڵی دەگۆڕی، یعنی شتی وا هەبوو دەمکڕیت هەر نوێ بوو کابرادی و کاکە هەر چۆنێکی بدەی فرۆشم نوێی دەکەمەوە. ئەو کاتەی خەمی برسێتی دێتە پێشەوە خەڵکی کڕینی بابەتە ناسەرەکیەکان و ئەوانەی تایبەتن بە جوانکاری ناوماڵ واز لێدێنن هەر بەوەشەوە ناوەستن، بەڵکو ئەوانەشی کە هەیانە لە ماڵدا و بایەخدارن دەیان گۆڕن بە کەلوپەلی هەرزانتر لە نرخدا و باقیەکەی بۆ خواردن و پێداویستیە سەرەکیەکان خەرج دەکەن. وڵاهی بازار بە حەقت بازار زۆر خراپە، بازار بەوەی کە ساڵان بازار جوڵاو بوو، نەفرێک داهات مشتریەکمان دەهات لە باتی قاتی 2 قاسی قاتی دەکڕی. بەس ئێستا بەڕاستی لەبەرەوەی کە قەیران لە کوردستاندا زۆرە، ئەو قەیرانەوەی کردە بەڕاستی کە خەڵک نەتوانێت شت بکڕێت. بەڕاستی ئێستا بازاری لەنگەی بازاری زۆر باشی هەیە، دیارەوە شەر هۆکارە بەوەی قەیرانەکە خەڵک وە پێویست ناتوانێت شت بکڕێت. کەی لەم بارودۆخەدا هەموو بازار کەس بووە، بە تایبەتیشی مۆبیلیات تۆن ئەماڵ زەرور نییە خەڵک ئەوەی زەرورە زیاتر خواردنەکەیە و ئیشی مۆبیلیاتیش کەس بووە. ڕاستە سعرەکان لە ساڵان فەرقی کردووە، شتەکان زۆر دابەزیوە، بەڵام لەگەڵەوەشدا بازارەکە بە پێی پێویست نییە، خەڵک شت نابات وەکو جاران نییەوە قستی زۆر وە، یعنی کابرا ماشخۆرە ناتوانێت قستەکانی بێنێتەوە بۆی چی بەوەی دواکەوتنی موچەوە. قەیرانی قوڵ و گیرفانی بەتاڵ بازاڕی کۆنەفرۆشانیشی قەرەباڵغ کردووە چونکە خەڵکی لە بارودۆخێکی لەم جۆرەدا سەقفی داخوازیەکانیان نزم دەکەنەوە. لەو لاشەوە حکوومەت بە تەواوی سڕ بووە و ئیرادەی چارەسەری نییە و هاوڵاتیانی لە چاوەڕوانی قەدەرێکی نادیاردا هێشتۆتەوە. ئارەز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.